کاری تەمبەری کاری بێخێرە دەستی ماندوو لەسەر زگی تێرە. ساڵ 6 و نیو لێم هەفتی ئێوە دەچم. چام لە هیچ کەسێکی نییە ئێستا پارە لەو گۆڕێکە هەری ناگەێت. هەمەکانی کۆی نیوە ئایلی منە. ئێستا ئاهلم تەلەفۆنیاکە گوتیان ڕۆژمانە لە تەختەقی دەیکەن لە ڕانی دەیکەن لە قەرارزەی دەیکەن هەم شوێنەکانش ئەوەی نەڕەقەمیان هەم لەکنە. فێرەنانی خوسابووین ئیشەش دەکەین نەکارش دەکەی لە بم بەڕێی پاری دایکەوە چییە وەڵام من ناتان بڕۆ ئیشێ بکەن و خۆت احتیاج بە کەس داری.